جا هەواڵێکی دیکەمان باسی ئەوەتان بۆ بکەین کە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر بەشی شێوەکاری بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات وەرکشۆپێک بۆ هونەرمەندی شێوەکار هونەرمەندێکی کورد و لە هەمان کاتا جیهانی دارا حەمەسایید سازەکات کە لە نێو وەرکشۆپەکەدا قوتابیان و مامۆستایان بەشداریان تێدا کردبوو لەو کاتێکە وەرکشۆپەکەی پێشکەشە کرد و لە کاتی گفتوگۆکردنە لەو کاتە گفتوگۆیە کرد و لە هەمان کاتیشە سەرقاڵ بوو بە دروستکردنی پیکەرێکەوە. زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر بەشی شێوەکاری و بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات وەرکشۆپێکی بۆ هونەرمەندی کورد و جیهانی دارە حەمەسایید لەژێر دروشمی بژانەوە ساز کرد. لە وەرکشۆپەکەشدا ژمارەیەک لە خوێندکاران و مامۆستایانی بەشەکە بە وردی گوێیانگرتبوو بۆ ڕێنماییەکانی و ئەزمموی گەورەی ئەو هونەرمەندە و هاوکاتیش لەگەڵ گفتوگۆکاندا سەرقاڵی دروستکردنی پیکەرێک بوو بۆ ئامادەبووان. من ئاشنام بەم کۆلێجە و لە دامەزراندنی خۆمە لەبەرەوە کەسەکان زۆر نامۆنین بە من و هەموو مامۆستای بەڕێزی تایە کە زۆریان خۆشبەختانە کاتی خۆی بەیەکەوە نامەوێ بڵێم خوێندکارم بوون، بەڵام لێرە ئەوان خوێندکار بوون، من مامۆستا بووم. ئێستاش بە داواکاری ئەوان حەزیان کرد تۆزێک کۆلێجەکە جۆرە بژانەوەیکی تیا بێ بە تایبەتی لە بەشی پیکەرسازیە و منیش بە خۆشحاڵیەوە ئەو شتەم وەرگر بە تایبەتی لە بەڕێزیانەوە کە کۆمەڵی مامۆستای دڵسۆزن و مامۆستا کۆساری ژێکێکە لەو مامۆستا بەڕێزانە لە بەشی پیکەرسازی و هەروەها دکتۆر کاردۆخی ئەویش دەوری هەبووکەوە هانیام کە ئەم شتێکی وە بەرجەستە بکەین لە بەرچاوی هەموو هونەرمەندە مامۆستاکان و خوێندکارەکان. بۆیە منیش ئەم بە خۆشحاڵیەوە ئەم وێرکشۆپەم بۆ کردوون و وێرکشۆپێکی من هەست دەکەم کە هێشتا تەواویشمان نەکردو، بەڵام هەست دەکەم کە یعنی ڕێبە خۆمان بڵێم کە سەرکەوتوو بووە تا ڕادەیەک و ئەمە قۆناغی یەکەمە، ئەمە زۆر گرنگە کە ببینرێ. ئیتراوانی کەش بە دەردیاڵێ بە کاوە خۆ هەوڵین وردە تەواویکەین و وردەکاریەکانی بۆ زیاکەین و من زۆر سوپاسیانەکەم کە لێرە کۆبوونەتەوە و زەحمەتیان کێشاوە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بەڕاستی بۆ کۆلێجی هونەرە جوانەکان و بەشی شێوەکاری کە مامۆستای عەزیز و گەورەمان مامۆستا دارە حەمەسایی ئەو شانازی پێبەخشینەوە کە ئەمڕۆ تەشریفی هێناو بۆ لای ئێمە بە وەرکشۆپێک لەژێر ناونیشانی بژانەوە. ئومێدی ئەوەکەین کە بژانەوەی دووبارە بژانەوەی کۆلێجی هونەر و بەشی شێوەکاری و هونەری پیکەرسازی بێت لە کۆلێجەکەمان. مامۆستا دارا بۆ هەمومان ئاشنایە کە هونەرمەندێکی جیهانی و گەورەی کوردە. مامۆستا دارا بە شێوەیەک لە شێوەکان هەمومان بەڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ هەر شاگردی ئەو بووین و ئەو فێری ئەم هونەرەی کردوین. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین، ڕۆژێکی مێژوویە بۆ ئێمە کە مامۆستا دارا لە لای ئێمە دووبارە کە خۆی یەکێکە لە دامەزرێنەرەکانی ئەم کۆلێجە و بەشی شێوەکاری و لقی پیکەرسازی بەتایبەت و ئەم ڕۆژ لە دوای 24 ساڵ دووبارە ئێمە یەینەوە خزمەتی گەورەی کردین ئەمڕۆ بە هاتنی و پێشکەشکردنی ئەم وەرکشۆپە.